لە ئاهەنگێکی تایبەتدا پێشوازی لە نزیکەی ستا ئەندامینوێ لە چینی گەنج لە کچ و کوڕان کرا کە ڕیزەکانی کۆمەڵی دادگەریان بۆ کاری نوێی سیاسی و بانگەواز لە شارۆچکەی 3 سادق هەڵبژاردووە. ئەوە ئەندامە نوێیانە بە دڵخۆشیەوە باس لە هۆکاری هاتنیان بۆ ناوڕیزەکانی کۆمەڵ دەکەن و پاڵپشتی و پشتوانیشان بۆ لیستی ژمارە 147 کۆمەڵ دەربڕی. من و کۆندامێکی سەرەتایی کە تازە هاتوومەتە ناو کۆمەڵی دادگاریەوە سوپاس بەخوا کە خۆم بڕیارم داوە کە دەنگدەم بە کۆمەڵی دادگاری کە حیزبێک بووە کە تا ئێستا کە دەستپاک و ئەمین و ڕازگۆ و گوێر بووە سوپاس بەخوا ناو مسامعی کوردستانە. من جگە لەوە شانازی ئەەکەم هاتوومەتە ناو ئەمانە چونکە هاوکاری بێواوکان و بێوەژنان و لەلایەکی تریشەوە بۆتە پەناگەیەکی باش بۆ ئێمەی ئافرەتان کە دوورمان بخاتەوە لە شوێنی خراپ و نزیکمان بکاتەوە لەخوای گەورە کە شتێکی زۆر زۆر باشە. بەرپرسی مەڵبەندی شارە زۆریش سوپاس و بەخێراتنی ئەو گەنج و لاوانەشی کرد کە لە کۆتاییدا بڕیارە دروستەکان بۆ پەیوەندی بە کۆمەڵی دادگەریدا. بەرپرسی مەڵبەند ڕاژی گەیان چاوەڕێی هیمەتی هەمووانین پشتیوان بەخوا چاوەڕێی سەرکەوتن بن. یارە جێگەی دڵخۆشیە بەڕاستی ئێمە 98 ئەندام بوون بە کۆمەڵی ئیسلامی ئێمەش پێمان خۆش بوو ئاهەنگێکی بۆ بکەین لە 3 سادق لە مەڵبەند جێگەی دڵخۆشیە بەڕاستی بۆ ئێمە 98 ئەندام لەم کاتا ئەوەی تقریبن بۆ ساڵێک و 2 مانگی ساڵ و 3 مانگە چێ خی گەورە مۆفەقیان کە ئێمەش لە خزمەتیانین. بۆیە دەبینی کە الحەمدولیلا ئێستا گەنجان زۆر ڕوو دەکەنە لایەنە ئیسلامیەکان بەگشتی و لە کۆمەڵی دادگەریش بە تایبەت و ئەم هۆکارێکی ترەوەی بەڕاستی ئەوەی کە ئێستا لە خەمی پەروەردەی تاکەکانە لە خەمی پێگاندنی تاکەکانە لە خەمی دروستکردنی تاکی بەسوودایە بۆ کۆمەڵگە لایەنە ئیسلامیەکانن و سنتەری لایەنە ئیسلامیەکانن ڕێکخراوەکانی ئەوانن. مەڵبەندی شارە زۆری کۆمەڵی دادگەریەکێکە لەو مەڵبەندە چالاکانی کە بەردەوام لە ئیش و کاردایە و هەروەها ڕابردووی کارەکانی مەڵبەند بۆتە هۆکاری ئەوەی کەوا گەنجانێکی زۆر ڕوو لە مەڵبەندی شارە زۆری کۆمەڵی دادگەری بکەن. دیارە کۆمەڵی دادگەری لەسەر ئاستی هەرێمی کوردستان بەگشتی و هەروەها سنووری مەڵبەندی شارە زۆر و ئەنجومەنەکانی کاریگەری لەسەر گەنجەکان و هەروەها هەندێک چین و توێژ لە برایان چ لە خوشکان دروست کردووە. بە ئومێدەوە هەموو چین و توێژەکانی کوردستان لەم کۆمەڵی دادگەریە بڕوانن و سپاس بەخوا ڕۆژانەیش کە ئەمەش وای کردووە کۆمەڵی دادگەری جیاواز بێ لە هەموو لایەن و گروپێکی تر کە لەوانەیە ئەوان بۆ مەبەستێکی تایبەتی یا بۆ مەبەستێکی سیاسی یاخود بۆ کاتی هەڵبژاردنەکانیشیان بەمشتانە بێ. لە دوای کۆنگرەی چوارەمی کۆمەڵی دادگەریەوە ئەم گەنجانە لە سنووری مەڵبەندی شارە زۆر پەیوەندیان کردووە و لەلایەن مەڵبەندی شارە زۆریشەوە ڕێزیان لێنرا. سوی محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سەید سادق.